بسم الله الرحمن الرحيم. من خليل شكراليم سبارت بكوتا برهم قصران بوكم كبرهمي پیامبر و لمدينه پیغمبريان صلى الله عليه وسلم كليب مان كردوا كامبر هما كوتا برهمي هنري جياني خليل شكراليو لربدوا ومالاوي لكاري هنري اسلاميه كمو بيكجاري امبر هما كما ختامه مسكو پێشکەشی گوێگران و خۆشەویستانی خليل شكرالیەکە سەبارەت بە وازهێنانی خەلیل شەکرایی لە کاری هونەری ئیسلامی بەڕاستی ئەمەوێ بگا بە دڵی تاک بەتاکی ئەو خۆشەویستانەی کە هەڵوەدان گوێرە خەلیل شەکرالی بگرن و هۆکارەکەی بزانن. ئێمە نامانەوێت خێرمان پێ بکرێت، ئێمە پارەمان نایە بۆ گیرفانی خۆمان، ئێمە سەپۆرت و پشتیوانیمانەوێت بۆ هونەرەکەمان. ئێمە الحەمدولله ئەتوانین لەسەر قاچی خۆمان بۆسین و ژیانی خۆمان بکەین، بەڵام بەڕاستی هونەر بە دوو شتەوە ئەکرێت: دەروونێکی ئارام، گیرفانێکی پڕ. هیچیان نییە، هیچیان لە بەردەستانیە، بەتایبەت لەم کاتی کوردستانە کە هونەر زۆر پشتگوێ خراوە، بەتایبەتیش هونەری ئیسلامی لە دۆخێکی زۆر خراپایە. وەکو ئەبینن هەموو مامۆستایانی پێشوو هەمویان وەساون لە کار کە من پڕ بەدڵ بێتاقەتم بەم وەزعە و خەلیل شەکرالیش کۆتا بەرهەمی پێشەش کرد و بە داوای لێبوردنەوە ئیتر هیچ بەرهەمێکی نوێ نابینن لەبەرەوەی کە ئێمە بەڕاستی هیچ سەپۆرتێکمان نییە و بەداخەوم و ناڕەحەتم بەم وەزعە، بەڵام دڵخۆشم بۆی کە مێژوویەکی جوانم تۆمار کردووە لە کۆمەڵێک بەرهەمی نازدار و نایاب و کوالێتی و تایبەت بە خۆشەویستی پێغەمبەریان صلی الله عليه وسلم. لە ساڵی 2016 کە خوێندنم تەواو کرد، لە ساڵی 2017 ژیانم پێگەێناوە و خاوەنی دوو مناڵم و بەکاری هەنگەوانی و هەنگوین فرۆشتنەوە ماوەی 6 ساڵ لە ساڵی 2019ەوە سەرقاڵم. الحەمدولله هەنگوین فرۆشم و یەکی لە هەنگوینی 45,000. قسەی کۆتایی ڤار دەیکات.